ئاسووریەکانی کوردستان، پێشینەی مێژووی، ڕەچەڵەکی ئاسووری. گومانی تێدا نییە ئاسووریەکان لەگە لە کۆنەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن، بەڵام ئاسووریەکان چێن و لەکەیەوە بەم ناوە ناسراون، نەوەی کام نەتەوەن و لەگەڵ کام نەتەوەی تری ناوچەکە یەگەگرنەوە، لەکەیەوە هاتوونەتە ئەم ناوچەیە و بۆچی پەرت و بڵاو بوونەتەوە. ئەم پرسیارانە هێشتا بە تەواوی وەڵام نەدراونەتەوە. گەلی ئاسووری خاوەنی دەوڵەتی تایبەتی خۆی نەبووە. ئەم گەلە کڵۆڵە هەمیشە لە ژێرباری چەوسانەوەی دینی و کۆمەڵایەتیدا بووە. چەندین جار کەوتۆتە بەر کوشتاری بە کۆمەڵ، دێرەکانی کاول و نووسراوەکانی سووتێنراوە. لە ژیانی ناوچەکەشدا قازانجیشی گەورەی بۆ دەوڵەت و هێزەزلەکان نەبووە، لەبەرەوە نەخۆیان توانی ویانە مێژووی خۆیان بە شێوەیەکی زانستی بنووسنەوە، نەدا و دەستگا زانستیەکانی هیچ دەوڵەتێکیش بایەخێکی ئەوتویان پێداون. بۆیە مێژووی ئاسووری تا ئێستەر جێگەی مشتومڕ و لێکدانەوەی جیاوازە. لەسەر ڕەچەڵەک و ناو و نیشتیمانی ئاسووریەکان تیۆری و بیرۆڕای جیاجیا هەیە. تیۆریەکیان بۆ ئەوە ئەچێت کە ئەوانە نەوەی کلدانیەکانی ئەرزی دووچۆمان میزۆپۆتامیان لە سەردەمێکی زوودا پاش تەنگ پێهاڵچنینیان ناوچەکانی خواروی عێراقی ئێستیان بەجێهێشتووە و لە ژێر گوشاری دراوسەکانیاندا بۆ مەڵبەندە شاخاوەکانی کوردستان هەڵکشاون. تیۆریەکی تر بە پاژماوەی ئەو ئێلە مەسیحیانیاندا ئەنێ کە دوای هێرشی مەغۆل لە کوشتنی بە کۆمەڵ ڕزگار بوون و لە دەشتەکانی موستەوە ڕویان کردوتە شاخەکانی لای هەکاری و ورمێ. تیۆریەکی تر ڕەچەڵەکیان ئەباتەوە سەر کورد، بەڵام پاش ئەوەی ئەوان چوونەتە سەردینی مەسیحی بە تێپەڕینی زەمان جیاوازیان لەگەڵ کورد قوڵ بۆتەوە. لەناو ئەم بیرۆڕا جیاوازانەدا دوو تیۆریان جێگەی بایەخ و سەرنجدانن. تیۆری یەکەم ئاسووریەکان بە پاژماوەی ئیمبراتۆری ئاشووریدا ئەنێ کە لە قەرنی دەهەمی پێشزاین گەشەی کرد و پەرەیسەند، پاشان لەلایەن گەلە ئێرانیەکانەوە ڕوخێنرا و نینەوەی پایتەختی کاول کرا. پاژماوەکەشیان لە چیاکانی کوردستاندا جێگیر بوون. لەناو ئەوانەدا کە لەسەر ئەو بیرۆڕیان و چەند لێکۆڵینەوەیان لەسەر نووسیوە، گەڕۆکی ئینگلیزی لایارد لە کتێبەکەیدا بە ناوی نینەوە و پاژماوەکانی کە لە 1848دا بڵاوی کردوتەوە، دوایتر میسیۆنێری ئینگلیزی ویگرام لە چەندین باس و لێکۆڵینەوەدا تەقەلای سەلماندنی ئەم تیۆری داوە. ئاسووریەکان خۆشیان لەسەر ئەم باوەڕن. لە لێکۆڵینەوەکانیاندا هەوڵی سەلماندن و ساغکردنەوەی ئەم تیۆری ئەدەن و پێی لەسەر داگرن. لەوانە نووسەری ئاسووری ڕەگەزی سۆڤێتی ماتیف. ئاسووریەکان خۆیان باوەڕیان وایە کاتێ ئێلە ئێرانیە شاخاوەکان نینەوەیان داگیر کرد و کۆتاییان بەدەسەڵاتی ئیمبراتۆری ئاشووری هێنا، ئاشووریەکان بە تێشکاوی لە چیاکانی کوردستاندا بە تایبەتی لە ناوچەکانی نێوانی گۆلیوان و دەریاچەی ورمێدا گیرسانەوە و چەند جێگایەکیان کردە مەڵبەندی ژیانی خۆیان. تیۆری دووەم ئاسووریەکان بە پاژماوەی ئەو دەئێلە جوولەکە بزرەدا ئەنێ کە ئیمبراتۆری ئاشووری 911 پێشزاین لە سێ هێرشیەک لە دوای یەکدا پاش لە ناوبردنی مەملەکەتی ئیسرائیل بەدیل گرتوونی و بە زۆر لە فەڵەستینەوە ڕایگواستون بۆ ناوچەکانی ژێردەسەڵاتی ئاشووری. لەوێش بۆ ئەوەی بە یەکجاری لە وڵاتەکەی خۆیاندا ببڕێن و نەتوانن جارێکی تر یەک بگرنەوە و بیل لە گەڕانەوە بکەنەوە، لە ناوچەی شاخاوی لە یەک دوور و دابڕاودا نیشتە جیان کردوون. لە پاش بڵاوبوونەوەی دینی مەسیحی دەستیان لە دینە کۆنەکەی خۆیان هەڵگرتووە و چوونەتە سەردینی مەسیحی و پاشان چوونەتە سەر مەزەبی نەستوری، بەڵام پارێزگاری هەمان زمان و زاراوەیان کردووە کە ئەو سەردەمە لە فەڵەستین پێی دواون. ئەم تیۆریە لە سەرەتادا لەلایەن دکتۆر گرانتەوە باس کراوە و لەسەری نووسراوە. پاشان زانای عێراقی دکتۆر ئەحمەد سووسە ئیتر چ بۆ مەبەستی سیاسی بێ یا بۆ مەبەستی زانستی چەندین لێکۆڵینەوەی لەسەر نووسیوە و تەقەلایەکی زۆری داوە بۆ سەلماندنی ئەم تیۆریە. هەروەکو ڕەچەڵەکی ئاسووری مشتومڕی زۆری لەسرە، ناوی ئەم گەلە و ژمارە و شوێنی ژیانیشیان کێشەی لەسرە. لە سەدەکانی پێشوودا ئەم گەلە ناوێکی یەکگرتووی نەبووە، بە چەند ناوی جیاوازەوە ناوبراوە، هەندێک جار بە نەستوری و هەندێک جار بە کلدانی و هەندێک جار بە نەسرانی. جگە لەو ناوانە بە ئاسوور و تیاری و جیلو و فەلە و کافر و گاوریش ناوبراون. هەندێک کەس لەوانە ئەحمەد سووسە لایەن وایە ئینگلیز بۆ مەبەستێکی سیاسی ناوی ئاسووری داهێنا و بۆ یەکەمین جار سەرۆکی قەشەکانی کانتەربیری ساڵی 1886 ئەم ناوی لەم گەلە ناوە. ئەم قسەیە لەگەڵ ڕاستی یەک ناگرێتەوە. سەرچاوە کلاسیکەکانی نووسەرانی ناوچەکە ماوەیەکی زۆر لە پێش ئەو ساڵەدا ناوی ئاسووریان لە نووسینەکانی خۆیان داهێناوە. لەوانە شەرەفنامە کە لە 1005 کۆچیدا بەرامبەر 1596 زاینیدا نووسراوە. ناوبرانی ئاسووریەکان بە نەستوری ئەگەڕێتەوە بۆ مەزەبەکەیان. نەستوریۆز یەکێ لە پێشەوە گەورەکانی مەسیحەکانی شاری ئورفا لە ساڵی 424دا باوەڕێکی نوێی هێنایە ناو دینی مەسیحیەوە. ئەمەش یەکەمین دابەشبوونی قوڵی لەناو ئەم دینەدا دروست کرد. نەستوریۆز باوەڕی وا بوو کە عیسا خاوەنی دوو کەسایەتی جیاوازە، کەسایەتیەکی مرۆیی کوڕ و
کەسایەتیەکی خوایی باوەک نابێ مریەم بەدایکی خوادا بنرێ چونکە ئەویش مرۆڤە و مەسیحی لێبووە مەسیحیش لەسەر چلیپا مردووە ئەم باوەڕە نەگونجاو بوو لەگەڵ باوەڕە باوەکانی ناودینی مەسیحی لەبەرەوە پێشەوە ئاینەکانی تر بە تایبەتی ئەوانی ڕۆما و ئەسکەندەریا کەوتنە دژایەتی ئەم باوەڕە بە شتێکی تازە داهێنراوی نەگونجاو لەگەڵ باوەڕی مەسیحی و بە لە دین دەرچویاندانا بەڵام نەستریۆز لەگەڵ ڕۆژگاردا لە ئەنگرێکی زۆری پەیدا کرد و بەشێکی مەسیحەکان باوەڕیان پێهێنا لەوانە مەسیحەکانی کوردستان کە ئیتر بەو هۆیەوە بە نەستوری ناوەبران جیابوونەوەی کەنیسەی نەستوری لە کەنیسەی ڕۆمی ڕۆژئاوا و سربەخۆیی دینیان شاهەکانی ئێرانی لە دڵسۆزیان دڵنیا کرد و لە ئەنجامی ئەوەشدا ڕاونان و ئازاردانیان لە سنووری ئیمپراتۆری ئێرانیدا کەمتر بووەوە لە سەرەتادا بنکەی سەرەکی بڵاوکردنەوەی باوەڕی نەستوری لە ئورفا بوو دوایتر لە مەیدان و شارە گرنگەکانی تری ئێراندا بنکەیان دامەزران ئاڵوگۆڕەکانی هەلومەرجی سیاسی و جەنگی و دینی ناوچەکە ناچاری جێگۆڕکێ کردوون پێشەوایەتی دینی نەستوریەکان لە ناو بنەماڵەیەکدا بە میرات ئەمێنێتەوە پێشەوای دینی پێ ئەگوترێ مارشیمۆن ماوەیەک لە ئاڵقوشی نزیک مووسڵ و دوای ئەوێ لە عینکاوەی نزیک هەولێر و پاشان مارشیمۆنی سیانزەهام 1600 گوێزرایەوە گوندی خوچانز نزیک جوولەمێرگ لە چیاکانی هەکاری نەسووریەکانی ناوچە شاخاویەکان پارێزگاری زمان نەریتی دینی و کۆمەڵایەتی تایبەتی خۆیان تەنانەت ڕێکخراوی خێڵەکی تایبەتی خۆیان کردووە جیلو، تیاری، بازی، تخومی، ئاشوتی ناوی هەندێ لە ئێلە بەهێزەکانی ئەم گەلە بوون مەترانێکی ئاسووری لە مووسڵ ناوی ئێلە مەسیحێ نەستوریەکانی بەم جۆرە بۆ ڕیج ژماردووە تیاری، تکوب، تخومی، جەلودی، جیلو، لیوینی، بەرواری، نیروی بەرواری تێکەڵاو بوون لە موسڵمان و مەسیحی هەر یەکێ لەم ئێلانە سەرۆکێکی هەبوو سەرپەرشتی کاروباری دنیاییەکردن پیان ئەگوت مەلیک قەشەیەکیش لەلایەن مارشیمۆنەوە دائەنرا سەرپەرشتی کاروباری دینیەکردن سەرۆکی دینی و دنیایی هەمویان مارشیمۆن بوو کە بارەگاکەی لە گوندی قوچانز بوو لە هەکاری هاتنی میسیۆنی دینی جیاواز تەبایی مەزەبی تێکدان و لەناو ئەوانیشدا کاتۆلیک پڕۆتستانت ئۆرتۆدۆکس پەیدا بوون ئاسووریەکانی ژێردەسەڵاتی عوسمانی لە ناو سنووری ئەمارەتەکانی هەکاری بۆتان بادینان سۆراندا ئاژیان کە سەر بە ویلایەتەکانی وان دیاربەکر مووسڵ بوون ئەوانی ژێردەسەڵاتی ئێرانیش لە ورمێ و ئاوایەکانی دەوروبەریدا ئەژیان کە سەر بە ئیالەتی ئازەربایجان بوو لۆرد کیرزن لە 1990دا ژمارەی هەمیانی بە 100 تا 200,000 کەس قەبڵاندووە و لەوانە 40,000یان لە ئازەربایجان بوون سەرژمێری ئاسووریەکانی ئازەربایجانیشی کە بە زۆری لە ناوچە کوردنشینەکاندا بوون بەم جۆرە نووسیوە ناحەی سەڵماس 700 خێزان سومای و چرا 100 خێزان ناحەی ورمێ 3600 خێزان سۆلدۆز 400 خێزان باراندۆز 100 خێزان تەرگەوەڕ 500 خێزان مەرگەوەڕ 100 خێزان هەمووی 5500 خێزان ئاسووریەکان بە زمانی سریانی ئەدوێن کە ئەچێتەوە سەر ئارامی ئەویش وەکو عەرەبی و عێبری لە خێزانی زمانە سامێکانە دکتۆر سوسە لای وایە کە ئەو زمانی ئاسووریەکانی کوردستان لە ناو خۆیاندا قسەی پێکەن هەمان زمانە کە مەسیح و جووەکانی فەڵەستین لە سەردەمی خۆیدا پیدواون خۆی خۆڕاگرتن و مانەوەشی سەرڕای ئەو هەموو گۆڕانە قوڵانەی بەسەر ناوچەکەدا هاتوون ئەجێڕێتەوە بۆ دابڕانیان لە ناوچێکی شاخاوی سەختدا تا ئێستاش لە چەند جێگەی کوردستان شوێنەواری دێرینەی ئاسووری و دێری مێژووی ئاسووری ماون توێژینەوەی زمانەوانی دەری ئەخەن بنجی زمانەوانی ناوی هەندێک لە گوند و ئاوایی و چیا و ڕووبارەکانی کوردستان سریانیە پەیوەندیان لەگەڵ کورد ئایدیۆلۆژی ڕسمی هەردوو ئیمپراتۆری عوسمانی و ئێرانی دینی ئیسلام بوو کاروباری دەوڵەتی عوسمانی لە دەستورکی سونە و کاروباری دەوڵەتی ئێرانی لە دەست ئازەری شیعەدا بوو کورد نەخاوەنی دەوڵەتی سربەخۆی خۆی بووە و نەبەشداری بڕیاردانی سیاسی دەوڵەتانی ئێران و تورکیا بووە لە هەردوو دەوڵەتدا ژێردەستە بووە دینیا مەزەبێکی تایبەتی خۆی نەبووە تێکەڵاوی ئایدۆلۆژی نەتەوەیی کورد بوو بێ تا ببێتە هاندەرێ بۆ لەشکرکێشی و داگیرکردنی وڵاتانی تر و سەرپێدانەواندنی گەلانی دراوسێ لە ناو نەتەوەی کووردا تەبایی دینی نەبووە ئەگەرچی زۆرایەتی کورد موسڵمان بوون بەڵام هەمویان لە سەرێک مەزەب نەبوون موسڵمانەکان دابەش ئەبوون بەسەر سونی و شیعی و عەلەویدا لە پاڵ ئیسلامدا ژمارەیەک لە ئێلەکانی کورد لەسەر ئۆلی یەزیدی بوون لە هەندێک جێگەش کاکەیی یاخود وەکو پیان ئەڵێن عەلی ئیلاهی هەبوون سەرڕای ئەمانە مەسیحی و جوولەکەشی لێبووە بەڵام مێژووی ڕابردووی کورد باسی هیچ جەنجێکی دینی ناوخۆی ناگێڕێتەوە بەڵکو بەگشتی پێکەوە ژیانی بە ئاشتی و هێمناتی زاڵ بووە بەسەر پەیوەندیەکانی نێوان ئەو مەزەب و دینانەدا
شەرەفخان چەند ڕووداوێکی مێژووی دەربارەی هاوکاری کوردی موسڵمان و ئاسووری مەسیحی دژی دەسەڵاتی ئێلە تورکمانەکانی ئاقۆینلو ئەجێڕێتەوە. ڕووداوی یەکەم لە ڕۆژانێکا کە ئێلە تورکمانەکانی ئاقۆینلو بە سەرکردایەتی سۆفی خەلیل و عەرەب شابەگ ناوچی هەکاریان لە دەست میرەکانی هەکاری دەرهێنا و مەڵبەندی هەکاریان داگیر کرد، ئاسووریەکانی دزە ئەبوو ڕۆژانی شەموو دار و کەلوپەلی پێویست بە کۆڵ بجۆزنەوە بۆ ناو قەڵای دزە کە ناوەندی دەسەڵاتدارەتی هەکاری بوو. میرەکانی هەکاری هەریەکەیان بەلایەکدا پەرەوازە بووبوون. چەند ئاسووریەک بۆ کارکردن ڕیان ئەکەوێتە میسر و شام. لەوێ عیزەدینی زێڕینچنگ کە یەکێ لە میرە پەراوازەکانی هەکاری بوو ئەدۆزنەوە، داوای لێ ئەکەن بەنهێنی بگەڕێتەوە ناو ئەوان بۆ ئەوەی مەڵبەندی هەکاری ئازاد بکەن. عیزەدین لە سەرگفتی ئەوان ئەگەڕێتەوە هەکاری و لە ناو ئێلەکانی ئەواندا خۆی ئەشارێتەوە تا ڕێوشوێنی گرتنەوەی ناوچەکە دائانێن. لە شەمێکدا کە ئەبوو ئاسووریەکان بە کۆڵەدارەوە بۆ بێگار بچن بۆ ناو قەڵا، لە ناو کۆڵەکانیاندا چەکیان حەشاردا و عیزەدینیش جلی ئەوانی لەبەر کرد و لەگەڵ ئەواندا چوە ناو قەڵاوە. ئەوسا کۆڵەکانیان فڕێدا و تاوی چەکیاندا. عیزەدین دەستی گرتەوە بەسەر قەڵاکەدا و کۆتاییان هێنا بە دەسەڵاتی ئاقۆینلو. دەسەڵاتی میرەکانی هەکاری بە یارمەتی ئاسووریەکان سەر لە نوێ دامەزرایەوە. ڕووداوی دووەم هەر لە ساڵانی دەسەڵاتی ئاقۆینلودا لە کاتێکا مەزنەکانی ئێلی ڕۆشتی خەریکی دانانی پلانی ئازادکردنی بەتلیس بوون لە دەسەڵاتی داگیرکەر، محەممەد ئاغای کەلهوچی کە میرەکانی بەتلیسی بەنهێنی لە قومەوە هێنایەوە بۆ کوردستان، ئەوەندە متمانەی بە ئاسووریەکانە کرد لە ناو ئەواندا لە هەکاریدا حەشاریدان. کورد و ئاسووری هەردووچیان لەژێر دەسەڵاتی بابی عالی و دەرباری ئێرانیدا بوون. شریعەتی ئیسلام بناغەی قانون و جۆری ڕێخستنی کاروباری هەردوو دەوڵەت بوو. لەژێر سای هیچ کام لەم دوو دەوڵەتەدا موسڵمان و ناموسڵمان وەکو یەک و بەرامبەر نەبوون. موسڵمان هاوڵاتی تەواو و ناموسڵمانەکان بە تایبەتی مەسیحی و جوو کە هەردووچیان بە ئەهلی کتاب دانراون لە ڕیزی ئەهلی ذمەدا بوون. ئەرک و مافەکانیان بەو پێ دیاری کراوە. نەستوریەکان وەکو بەشێکی مەسیحەکان ڕەفتاریان لەگەڵ کراوە. ئەو قانونانی بەسەر مەسیحەکاندا سەپێنراوە بەرامبەر بەوانیش جێبەجێکراوە. مەسیحەکان بەگشتی لە ژێرباری چەوسانەوەی دینی و سیاسی و کۆمەڵایەتی و ئابووریدا بوون. لەگەڵەوەشدا پەیوەندی نێوان موسڵمانانی کورد و ناموسڵمانەکانی دانیشتوی کوردستان بەگشتی هێمن و ئاسایی بووە. جەنجی مەزەبی و جەنجی دینی تێدا نەقەوماوە تا سەدەی 19 ئاسووریەکانی کوردستان لە سنووری ئەمارەتە ئۆتۆنۆمەکانی هەکاری، بۆتان، بادینان، سۆراندا بە ئاسوودەیی ژیاون. مەلیکەکانی ئاسووری خۆیان بەرپرسی ئێلەکانی خۆیان بوون. ئەوان لە باتی هەموو ئێلەکانی خۆیان ڕاستەوخۆ لە بەرامبەر میرەکانی کورد یاخود ڕاستەوخۆ لە بەرامبەر والی و کاربەدەستانی عوسمانیدا بەرپرس بوون لە کۆکردنەوەی باج و سەرانە و سازدانی شەڕکەرانی هۆزەکانیان لە کاتی پێویستدا. ئەمیرەکانی کورد دەستیان نەئەخستە کاروباری ناوخۆیی و دینی و کۆمەڵایەتی و ئابووری و فەرهەنگیانەوە. ڕیج لە تێبینیەکانی خۆیدا لەسەر ئەوان نووسیوێتی بۆ گەیشتن بە ئاسیای بچووک بەم ڕێگەیەدا پیاو ئەبێ بەو ناوچە سەختانەدا تێپەڕێ کە ئێلەکلدانیە مەسیحەکانی لێژین. ئەوانەی لام وایە تەنیا مەسیحین لە ڕۆژەڵاتدا سربەخۆی خۆیان لە بەرامبەر موسڵمانەکاندا پاراستووە و بە بەهێزی خۆیان بۆ ئامادە کردووە. هەر ڕیج لە یادداشتەکانیدا ئەنووسێ چێویترین ئێلەکانی جوولەمێرگ یا هەکاری کە دابڕاون کلدانەکانن. ئەوانیش چوارن: گوێنا دەنەمیری هەکاری، ژیانێکی تەواو ڕندانە ئەژین، دینیان مەسیحیە و سەر بە نەستۆریۆسن. پیاوەکانیان بە خورتی گەورەی قەڵافەت و ئازایەتی بەناوبانگن. ئاڵێن تێپەڕین بە ناوچەکانی ئەماندا مەترسی زۆرترە وەک لە ناوچەی ئێلە موسڵمانەکان. ئەوان لە ناوچەکانی نێوان ئامێدی و جوولەمێرگدا دانیشتون. جگە لەوان تەنیا یەک ئێلی موسڵمانی لێیە. جاروبار هەندێ باج بە میری هەکاری ئەدەن ئەگەر ڕازی کردن یان دڵی نەرم کردن، بەڵام بە زۆر نا. ڕیج لە شوێنێکی تری گەژنامەکەی دانووسیوێتی جوولەمێرگ پایتەختی ناوچەی هەکاری کوردیە. قوچانسی بارگای پاتریارکی کلدانی لەوەیە. ئەو پاتریارک و لە هەر شەڕێکا کە لە نێوان میری هەکاری و ئێران بقەومێ خۆی سەرکردایەتی تیپی لەشکرەکە. بە لێزانی بەکارهێنانی تفەنگ و شمشێر بەناوبانگە، هەروەکو هەموو دزەکانی سەربە و بە چاچی ئەیزانن. کاتێتە تەرەکەی ڕیج ئێوێ بە ناوچەی هەکاریدا ڕاببرێ بۆ ئەوەی پۆستە بۆ ئەستەمبوڵ ببا، زوبێر پاشای میری بادینان ئامۆژگاری تەتەرەکە ئەکا هەرچیەکیان لێ وەرەگرێ نرخەکەی بدا. ڕەزیلی لە دانی نرخی هیچ خواردنێکانەکە کە بۆی دائەنێن، بەڵکو هەرچیان بۆ دانابی خوا و ستایشی بکە، چونکە ئەوانەی ئەو بە ناوچەکەیاندا ئەڕوا لە هەموو کەس دەرتر و تووڕەترن. بچووکترین دەستدرێژی بۆ سەریان ئەبێتەوەی تیاچوونی. یەکێ لە تاکتیکەکانی بابی عالی و دەرباری ئێرانی بۆ چەسپاندنی دەسەڵاتی خۆیان نانەوەی دووبەرەکی و دروستکردنی دوژمنایەتی بوو لە ناو بنەماڵە و هۆز و ئێل و گەلوونەتەوە و دین و مەزەبە جیاوازەکانی ناوقەڵەمڕەوەکانیاندا. سونیان ئەکرد بە گشتی عەدا و موسڵمانیان لە مەسیحی و جوهان ئەدا. ئێلەکانیان بەر ئەدا یەکتری و پیاوەکانی خێزانێکیان ئەکرد بە دوژمنی یەکتری.
دزەکردنی دەوڵەتانی ئەوروپی بۆ خۆخزاندنە ناوچەکەوە، دوایتر ناردنی میسیۆنی دینی، ئاگری ناکۆچی دینی مەسیحی موسڵمانی خۆشتر کرد. لە کاتی ڕاپەڕینەکەی بەدرخان بەگدا پەیوەندی کورد و ئاسووری بە فیتی دیبلۆمات و میسیۆنەکانی بێگانە تێکچوو. پێکادانی خوێناوی قەوما 1843 پێی ڕۆندوو لەسەر ئەو ڕووداوانە نووسیوێتی ئەم تێگەڵچوونانەی نێوان کورد و مەسیحیانی کێونشین کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر لە یەک ئەچن، پەیوەندیان بە کاروباری خێڵەکیەوە هەبووە نەک بە کاروباری دینیەوە. بەڵام دوای ئەوە پەیوەندیەکان سەر لە نوێ ئاسایی بوونەوە و چۆوە دۆخی جارانی. لە کاتی شۆڕشەکەی یەزدان شیردا هەندێک لە نەستوریەکان بەشدار بوون. شێخ عوبەیدوڵڵا لە کاتی خۆ ئامادەکردنیدا بۆ شۆڕش دژی تورک و عەجەم تەقەلایەکی زۆریدا بۆ ئەوەی بیان کات بە هاودۆست و هاوپەیمانی خۆی. لەگەڵ ئەوەی تەقەلاکانی سەری نەگەر، ئاسووریەکان بەپێی ئامۆژگاری دیبلۆمات و میسیۆنێرەکان لە جوڵانەوەکەی شێخ بێلایەن ڕاوەستان. شێخ ڕێزی بێلایەنەکەی گرتن. لەو جەنگە خوێناویەدا کە لە ورمێ و دەوروبەریدا قەوما نەیهێژ مەسیحەکان تووشی زەرەر و زیان ببن. تەنانەت هەندێک جار مەزنەکانی مەسیحەکان بۆ ناوبژی ئەکەوتنە بینی شێخ و کاربەدەستانی ورمێوە. بگرێ لە گەرمەی شەڕەکاندا کاتێ نوێنەرانی مەسیحەکانی ورمێ چوونە لای شێخ و داوای پارێزگاری سەر و سامانی مەسیحەکانیان لێکرد، شێخ بێ دوودڵی گفتی سەلامەتی سەر و سامانی پێدان و بەڵێنەکانی خۆشی بەجێهێنا. شێخ نەیهێش ئاسووریەکان لە شەڕەوە بگرێن یان تووشی کوشتن و تاڵان ببن. لە ساڵی 1894 تا 1896 کاتێ بابی عالی فەرمانی کوشتاری بە کۆمەڵی ئەرمەنیەکانی دەرکرد، ئۆردوی تورک بێبەزەیانە کەوتە جێبەجێکردنی ئەو کارە. لەوەشدا ئاڵا حەمیدەکان کە لە هۆزەکانی کورد پێگاتبوون بەشدار بوون. بەڵام ئاگری ئەم مەینەتیە ئاسووریەکانی نەگرتەوە، بەڵکو پەیوەندی کورد لەگەڵ ئاسووری ئاسایی بوو. شێخ عەبدولسەلام بارزانی کاتێ لەبەر هێرشی فراوانی ئۆردوی تورکدا خۆی پێڕانە گیرا و ناچار بوو لە ناوچەی بارزان بکشێتەوە، ماوەیە خۆی لە شوێنێکی ئەمیندا حەشار بدا، ڕووی کردە بارەگای سەرەکی ئاسووریەکان قوچانس. مارشیمۆن لەوێ داڵدەیدا و شاردیەوە تا سەر لە نوێ هێزەکانی خۆی ڕێخستەوە.